بەشی شانۆی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە وەرکشۆپێکیان ساز کرد بە ناوی نواندن لە وێزگەیەکی تردا لە شاری کەرکووک کە پێشتر ئەم وەرکشۆپە لە شاری سلێمانی سازکرا بوو. بەشی شانۆ لە بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی بە هاوکاری تیپی شانۆی هاوڕێیانی گەزیزە و بە سەرپەرشتی هونەرمەند گەزیزە عومەر وەرکشۆپی نواندن لە وێزگەیەکی تردا لە شاری کەرکووک ساز دەکات. وەرکشۆپەکە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک سازکرا دوای ئەوەی یەکەمین وێزگەی وەرکشۆپەکە لە شاری سلێمانی پێشکەشکرا. وەرکشۆپەکە بۆ جێی ڕەزامەندی مامۆستایان و خوێندکارانی بەشی شانۆی پەیمانگەی هونەرە جوانەکانی کەرکووک دوای پێشکەشکردنی وەرکشۆپی نواندن لە وێزگەیەکی تردا بڕوانامە بەسەر بەشداربووانی وەرکشۆپەکەدا دابەشکرا. سوپاس بۆ ئامادەبوونی کورسات، سوپاس بۆ پەیمانگای هونەرە جوانەکانی کەرکووک و ئەمە لێرەوە بەدڵ پیرۆزبایی لە مامۆستانی بەشی شانۆ بکەم کە بەڕاستی خوێندکارەکانیان مای سەرسوڕمانن، بەڕاستی خوێندکارەکانیان هی ئەوەن کە بە بەردەوامی ئامادەبوونمان هەبێ لەگەڵیانەوە بتوانین ئەوەی هەمانە پێیان ببەخشین. ئەم وەرکشۆپە بەڕاستی کارێکی گرنگی دائەنێم لەبەرەوەی ئێمە دەستمان کرد بە کارکردنی ئەم وەرکشۆپە و بە زنجیرەیەک دەستمان پێ کردووە لە پەیمانگای هونەرە جوانەکانی شاری سلێمانیەوە. ئەمە وێزگەی دووەممانە لە پەیمانگای شاری کەرکووک، بە هیواین دوا وێزگەمان لە شاری هەڵە بجەبێت. هەڵبەتە کردنەوەی ئەم خولانە ئەم ڕاهێنانە یارمەتێکی زۆری خوێندکارانەیە، چونکە خوێندکارانیش بە حکمی ئەوەی نەوەیەکن پێویستیان بە زانستە زانیاری تازێ، پێویستیان بە وەرگرتنە، پێویستیان بە گۆڕانکاریە لەوانەی کە ئەو مامۆستایانی ڕاهێنانیان پێ ئەەکەن، چونکە بۆ خۆی هەر وێزگەیەک زانیاریەکی جیاوازە دەیاتێ لەوی تر و ئەمەش بە بنەمایەکی سەرەکیدا ئەندێ بۆ دروستکردنی توانای ئەکتەر بواری نواندن. و کۆتایی خولەکەش ئێمە بڕوانامەی بەشداربوونیانەینێ و زۆر زۆر دڵخۆشین، دووبارە سوپاسیانەکەین، هیوادارین بتوانین لە ڕێی ئەم وەرکشۆپانەوە بە بەردەوامی لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی تر، کۆمەڵی مامۆستای تر ئاستی نواندن یاخود ئاستی بواری دروستبوونی کەسایەتی لە ناو هونەری شانۆە و دروستبوونی ئەمانە دواتر ببنە ناوێکی دیار و دواتر پیشەکەی خۆیان خۆش بوێ، کە ئەمە بەشێکی تەوەرەکانی ئەم وەرکشۆپە بوو.